دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکە بێگومان لەگەڵ پێکەنانی حکوومەتی نوێی عێراق هاوڵاتیان چاویان لەوەیە کابینە نوێەکە کارێ بکات کە قورسایی سەرشانیان کەم بکاتەوە. بێگومان ئەمەش لە ڕێگەی ئەوەی کە بتوانن بەهای دیناری عێراقی کە لە ماوەی ڕابردووە بەهاکەی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تا ڕادەیەک بەرز کرایەوە و ئەمەش کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست کرد بتوانن کار لەسەر ئەمە تا چەند ئەتوانێت لە داهاتوە کاری دەسەر بکرێەوە تا چەند پەرلەمانی عێراق ئەتوانێت فشار دروست بکات بۆم کارە بۆ قسەکردن لەبارەی ئەم بابەتەوە ئێستا لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر نەرمین معروفمان کردو کە شارەزای بواری ئابوووریە. دکتۆر بەخێر بێت و سڵاو لێبێ بانیت باش دکتۆرە بەخێر بێت پیرۆزبای شت لەکەم پیرۆزە پێم خۆشە ژنێکی وەکو تۆ چێتە پەرلەمان سەرکەوتووی زۆر بەخێر بێت. هیوادارین ئەم بابەتەش سبەینە لە ناو پەرلەمانی عێراقا گفتوگوی لەبارەوە بکرێت. ئینشاءڵڵا بەوێتی خوای گەورە. ئەم بابەتە خۆتەزانی دکتۆر بابەتێک بوو کە لە ماوەی ڕابردووە بانکی لە مرکزی عێراقی بڕیاری لەسەرداوە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار کەم کردەوە. دەسەڵاتی پەرلەمان یاخود ئەوانەی کە پێی ئەوتری ئەنجومەنی نوێنەران یاخود دەسەڵاتەکانی تر لە عێراقا ئەتوانن چی بکەن بۆی کە بەهای ئەم دینارە تا ڕادەیەک بەرز بکەن. زۆر سپاس سەرەتا بەیانتان باش بەیانی هەموو بینەرانی شاشە جوانەکەی کورسات باش بێت و بە دەرفەت تێزان بێرەوە سپاسی هەموو ئەو هەڵنیشتیمانیانی خۆمان بکەین کە بەشداری پرۆسی هەڵبژاردنیان کرد و بە تایبەت ئەو دەنگدەرانەی کە متمانیان بە من بەخشیوە وێ دەکەم ئینشەڵڵا ئێمە بە پشتیوانی خوای گەورە هەمیشە لە ئاست چاوەڕوانی متمانەی ئەوە نابین. سەبارەت بەو پرسیاری بەڕێستان لەسەر ڕۆڵی پەرلەمان لە مەسەلەی باشکردنەوەی بەهای دیناری عێراقی بە دنیایەوە جەنابتان ئەزانن کە ئەم بڕیاری بانکی ناوەندی عێراقی کە پار ساڵ لە کۆتاییەکانی ساڵی پارە بڕیاری لێدا بۆ دابەزاندنی بەهای دینار و بەرزکردنەوەی لە بەرامبەر بەهای دۆلاری عێراقی پەیوەندی هەبوو بە پرۆژەی بودجەی ساڵی 2021ەوە چونکە ئەو بودجەیەکەوە ئەمساڵ لە جێبەجێکردنایە پارساڵ کە خەمڵاندنی بۆ کرا کورتێنانێکی گەورەی تیا بوو. ئەو کورتێنانە فشارێکی خستبووە سەر حکوومەتی عێراقی بەوەیکەوە دەبوایە ئەو کورتێنانە کەم کاتەوە بە چەند ڕێگەیە یەکێک لەوانە ئەبوایە یا قەرزی بکردایە یان ئەوە تا بواە خەرجەکانی خۆی کەم کردایەوە بیگەێنێتەوە ئاستی داهاتەکانی خۆی ویان ئەبوایە بە شێک لە شێوەکان بانکی ناوەند هاوکاری بکردایە. دیارە بۆ دۆخێکی وەکو ئابووری جیهان کە هێشتا کاریگەریەکانی پەتای کۆڕۆنا کاریگەری ماوەوە لە هەمان کاتیشە پار ساڵ هێشتا بەهای نەوتی خاو لە بازارەکانی جیهانە هێندە بەرز نەبوو و خەمڵاندن کرابوو بۆ ساری نەوتی خاوی ئەوەی کەەوە عێراق و پیک لە فرۆشیارانی نەوتی خاو بە 50 دۆلارێک تقریبان. هەموو ئەمانە ئەو سناریویانەی تری ڕەت کردەوە یاخود قورس بوو بکەوە بە شێوەیەک لە شێوەکان بتوانرێت کورتێنانی بودجە پڕ بکرێتەوە لە بەرەوەیەکی لە ڕێگا چارەکان ئەوە بووکەوە بەهای دیناری عێراقیدا بەزێنرێت چونکە ئێمازانین ئەو داهاتی حکوومەتی عێراقی دەسێکەوە بە دۆلارە کاتێکیش دۆلار بەهاکی بەرزتر بێ کە ئەشکێنرێتەوە بە دینار بڕەکەی زۆرترێکە بەمە ژوایە کرد کە داهاتەکانی حکوومەتی عێراقی بە دینار بڕەکەی زۆرتر بێ و بتوانێت بەشی خەرجەکان تا کە خەرجەکانی حکوومەت عادەتەن بە دینارە. لەبەرەوە ئەمە ڕێگە چارەیەک بوو بۆی کەوا بتوانرێت کورتێنانی بودجێ حکوومەتی عێراقی پێ بڕکرێتەوەنێ لامان کاتیشە دەمێ ساڵە ئێمە وەکو پسپۆرانی بواری ئابووری باز لەوەمان کردووە کە بەهای دیناری عێراقی بە زیاتر لە بەهای خۆی پێوانە کراوە لەبەرەوەی کە بانکی ناوەندی وەکو پاڵپشتیەک بۆ ئەم دینارە هەفتانە یاخود لە هەفتەکەیە 5 بۆ 6 ڕۆژ مەزادی دۆلاری کردووە بۆ ئەوەیەوە بەو دۆلاری کە بە نرخێکی هەرزان ئەفرۆشرا کە 100 دۆلاریەک لە نزیکی 120,000 تقریبان بۆ چەند ساڵێک جێگیر کرابوو بتوانرێت کاڵا و شمەکی زۆر لە دەرەوە هاوردە بکرێ و بۆی بتوانێت بازارەکان پڕ بێ لە شمەک و کاڵا و لە بەرامبەری شاخەڵک بتوانێت بەو دینارێکەوە پێێتی کە بەهاکەی بەرزە بتوانێت شمەکێکی زۆر کاڵایەکی زۆر بکرێ و نرخەکان بە جێگیری یاخود لە ئاستێکی نزما بهێڵێتەوە بۆیکەوە جۆرێک لە خۆشگوزەرانی بۆ دەخەڵک دەستە بەر بکرێ و بە شێو لە شێوەکان بتوانێت کۆنتترۆلی هەڵاوسانی نرخەکان بکە کە ئەمەش خۆی لە خۆیان ڕاستە لە ناو خۆیان جۆرێک لە هاوسەنگی لە ئاستی نرخەکانە ڕاگرتووە بەوەیکەوە ئاستی نرخەکان یان هەڵاوسان بەرز نەبێتەوە بەڵام بە دیوێکی ترە ئەمە جۆرێک بوو لە زیانگەیاندن بە سامانی نەتەوەی عێراق چونکە دوجار ئەو دۆلاری کە مەزا دەکرێت بریتێ لەو پارەی کە لە فرۆشتنی نەوتی خاو دەستمانەکەوێ ئێمە وەکو عێراق و
ئەو پارێژ وەکو یەدەگێک لە بانکی ناوەند پێویستە بپارێزرێ نەک تەنها مافی ئەم نەوەی ئێستا ئەم خەڵکانی ئێستای لەسەر بەڵکو مافی خەڵکانی تریشی لەسەر جا لێرەوە ئەمێ ئەوە تاوا بکەم کە ئەم بەردەوام فرۆشتنی دۆلار و مەزادکردنەوەی کردبوو ئەو بڕە یەدەکەی کە لە بانکی ناوەندە ساڵ بە ساڵ کەم ببێتەوانێ ئەمە جواب بکەکەوە یەدەگی با بڵێن دراوی بانکی ناوەند کەم ببێتەوە و جۆرێک لە ئەوەی کە ستانداردە لەسەر ئاسی نێودەوڵەتی بێتە خوارەوە لەبەرەوە ئەم بڕیاری بانکی ناوەند ئەو دوو ئامانجی تا ڕادەیەک پێکا لەلایەکەوە توانی جۆرێک لە دەستگرتنەوە بە دۆلارەوە ئەو احتیاطی کەواهەیەی بیپارێز لایکی کەشەوە چارەسەرێکی کاتی بۆ کورتێنانی بودجێ حکوومەتی عراقی دەستە بەرکات جا لێرەوە سینناریۆی داهات و ئایا بە شێوازێکە بێ ئەمە کەوتوتە سەر دوو بڕگەی زۆر سەرەکی یاخود بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت یەکیان ئەوەیە ئایا ئەم ساڵ بۆ ساڵی 2022 بودجەی ساڵی حکوومەتی عراقی بۆ ساڵی 2022 بڕەکەی چەندێکە بێ و قەباری کورتێنانەکە خۆی چەندێکە بێ و تا چڕادەیەک ئەو داهاتی حکوومەت دەستیەکەوێت چونکە ئەم ساڵ لەزانین نرخی نەوتی خاو بەرز بۆتەوانێ تا چەندێک خەمڵاندنەکان وەکو خۆی دروست دەرئەچێواتە ئەو سعرێکە بۆ نەوتی خاو بۆ بەرمیلێک دیاری ئەکرێ و بڕی ئەو داهاتی کە حکوومەت دەستیەکەوێت بە دینار چەندێک دەتوانێت بەشی خەرجەکانی بکە ئەمە هێشتا دیار نییە چکە پەرلەمانی پێش و کۆتایی هات و هێشتا پەرلەمانی نوێش دەست بەکار نەبوو لە بەرەوە پرۆژە بودجە بودجەکەی نەکراوە لای کەشەوە ئەوەی کەوا تا چەندێک بانکی ناوەند ئامادەیی تایە جارێک کە پێداچوونەوە بکا بە بڕیارەکەی خۆیان چونکە پار ساڵ وترا کە بۆ 3 ساڵ ڕەنگە ئەگەریەوەی ئەم بڕیاری ئێستا وەکو خۆی بمێنێتەوە ئەو بانگەشانەی کاکرێ بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژەی ڕابردووە دوای دەرچوونی بڵێن ئەنجامەکانی هەڵبژاردن ئەبینین و ئەبیستین بە تایبەتی کە سەدر کوتلەیەکی گەورەی و ڕێژێکی زۆر کورسی بەدەستێنەوە ئەو بانگەشێوا کاڵەیە ئێمە بەهای دینار بەرزەکەینەوە جا ئەمە ئەکرێ خۆی یەک شت هەیە لە ڕاستیە سیاسەتی نەخدینە کە بانکی ناوەندی لێ بەرپرسە بانکی ناوەند خۆی مؤسسەیەکی مستەقلە بەپێی دەستور لە عێراقا پارێزبەندی خۆی هەیە واتە حکوومەت ناتوانێت تەداخلکە لە کارەکانی بانکی ناوەندە و ئەو سیاسەتەی کە دایە ڕێژە بانکی ناوەند بۆی هەیە بەپێی بارودۆخی ئابووری عێراق و ئامانجانی کە خۆی هەیەی لە بەرنامی سیاسەتی بانکی ناوەندیە جێبەجێکە بۆ شتێک کە توێتێ بەرژەوەندی گشتی هەر بۆی لە 2004 هەتاوەکو کۆتایەکانی 2020 ئەو سیاسەتی گرتبیە بەر بۆ بەرزکردنەوەی بەردەوامی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر بەردەوام دابەزاندنی بەهای دۆلار ئامانجێکی هەبوو ژۆ بکە و باسم کرد بۆیکەوە بەهای دیناری عێراقی بەرز بێ و هێزی کڕینەکەی ئەوەندە بەرز بێ کە لە بازارە هاوڵاتیانی عێراقی بەکاربەران بتوانن بەو پڕەپاری وەرێگرن دەستیانەکەوێت زۆرترین شمەک بکرن و کۆنتترۆلی نرخەکان بکرێت ئەمە ئامانجێک بوو کە نزیکی 16 ساڵ بانکی مرکزی کاری لەسەر کڕۆ بەبێ ئەوەیەوە تەداخل لە کارەکانیا بکرێ بە شێوەیەکی ڕاستەوە خۆ یاخودەوەیکەوە ڕوونەوە بەرچاوە لە بەرامبەرە ئەم مەسلەی کە هەندێک لە کوتلە پەرلەمانیەکان و بەتایبەتی کوتلەی سەدری کە ئێستا زۆرترین کورسیەکانی پەرلەمانیان بەدەستێناوە ئاشکرایە کە ئەم پارتە سیاسی لە عێراقا زۆربەی کات لایەنگری خەڵکانی هەژاری کردووە و زۆربەی کات ئێمە بیرمانەکە خۆپشاندانەکانیش لەسەر داواکاری سەدر یعنی ئەنجام مەدرا کە زۆربەی کات خەڵکی هەژار بوون خەڵکی بێکار بوون تەنها خۆپشاندانەکانی 2019 کە یەکێک لە داواکاریەکانیان ئەم هەڵبژاردنە پێشوەختە بوو کە چەند ڕۆژێک بە لە ئێستا ئەنجام درا دیارە هەموو دوجار هەموو پارتە سیاسەکان ئەرکی ئەویانە لەسەر شانیانە کە خواستی شەقام بەدی بێنن بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی هەیە بە گوزەران و ژیانی هاوڵاتیانەوە و خەڵکانی هەژار و خەڵکانی بێکارەوانێ بەڵام بۆ کوتلەی سەدری ئەم بابەتەی کردوێتە بابەتێکی سەرەکی خۆی جۆرێک لە سۆز و عاتیفەی شەقامی عێراقی بەلای خۆیان ڕابکێشە و ڕەنگە هەر ئەوەش بێکەوای کرد بێ زۆرترین دەنگی بەدەستێنابێت لە هەڵبژاردنەکانە بەڵام ئەوکویکەوە باسم کرد تۆزر پێش ئێستا هەندێک حقائق هەیە هەندێک ڕاستی هەیە کە ڕاستە هەموو هاوڵاتێک مافی خۆیەتی لە ئاستێکی گوزەران و ژیانێکی باشابێ بەڵام بیمان نەچێ ئەو یەدەگەی کە لە بانکی ناوەندیش پارێزراوە ناکرێت تەنها بۆ خەڵکی ئەم قۆناغە بۆ ئەم سەردەمە بۆ ئەم ساڵە بۆ ئەم چەند ساڵە بەکاربهێنرێ شتە دوجار ئەمە بەشێکە لە سامانی نەتەوایەتی و مافی نەوەکانی داهاتوشی لەسرە و دۆخێکی ڕاستە خراپمان تێپەڕان ئێمە لە قەیرانێکی هەم تەندروستی و هەم دارایی یا با بڵێن بەکۆی عێراق بەڵام لەوانەیە قەیرانی خراپتریش هەبێت بۆ ئەوە ناکری ئەو پارەی کەوا هەیە ئەمڕۆ هەمووی خەرجکەین
ینی پێشینان گوتەیەکی جوانیان هەیە لە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش مانای وایە هەمیشە بێتەوە تەوەقعک ئێوە کە ڕۆژێکی ڕەش هەبێ کاڵێن ڕۆژێکی ڕەش واتە قەیرانێکی خراپتر هەبێ لەوەی کەواتێ پەڕان ئەبێ شتێک یەدەگێ هەبێ بۆی کە بتوانانی بەردەوامی بدەی بە پێداویستەکانی خۆت بە تایبەتی وەکوتمان عێراق وڵاتێکی هاوردەکارە وڵاتێک نیە توانای بەرهێنانی خۆماڵیەکەی بەهێز بێ یعنی ئەگەر بێت و سینناریویەکی وا بین لەبەر چاوی خۆمان ئەگەر یەک مانگ عێراق پەیوەندی بازرگانی لەگەڵ جیهانا بوەستێت ناتوانێت کەلوپەل هاوردەکە گرانیەکی زۆر زۆر ڕۆکاتە ئەم وڵاتە ناتوانین پێداویستە سەرەتایەکانی ژیانی خۆشمان دەستە بەر بکەین هەروەکو سەردەمانی گەماروی ئابووری کە 300 ساڵی خایان کە چۆن گرانی و قات و قڕی لە عێراقا سەری هەڵدا بوو لێرەوە ئەو بڕەپارەی کە وەکو یەدەگێک ینی یەکی لە ستانداردەکانی ئەبێ هەمیشە بانکی ناوت ئەوەندەی یەدەک هەبێ بەشی 6 مانگ هاوردا بکات لە دەرەوە بۆی گوزەرانی خەڵک تێک نەچێ ئەگەر هات و هیچ داهاتێکی تری نەبێ جا لەبەرەوە بانکی ناوەند بەپێ ئەم پێوەروستانداردانەی خۆی کارەکە لەبەرەوە ڕاستە وەکوتمان پێویستەکە کۆنتترۆلی نرخ بکرێ و هەڵاوسان بەرز نەبێتەوانێ هەرچەنە ئەمە شتێکی چاوەڕوان کراوە بوو ینی هەر لە پار ساڵ کە ئەم سینناریۆ دانرا و بڕیاری لێدرا چاوەڕوان کرا بوو لە سازە تقریبا لە 100 نرخەکان بەرز بوونەتەوە بە تێکرا هەندێک کاڵات زیاتر بەرز بۆتەوە هەندێک کەمتر بەڵام بە تێکرا 100 نرخەکان بەرز بۆتەوە بەڵام چارەسەری ئەم بەرزی نرخە بەوە نابێت تەنها ئێمە بین دەستکاری بەهای دینا بە دۆلار کەینۆجارێککە بەڵکو ئەساسی چارەسەرکردنەکە ئەوەیە ئێمە توانای بەرهەمێنانی خۆماڵی خۆمان زیاد بکەین توانای کەرتە ئابوووریەکانی وەکو کشت و کاڵ و پشتە سازی و گەشت و گوزار و گواستنەوە هەموو ئەم کەرتانی کە زیاد بکەین بۆی کە بەرهەمی خۆماڵیمان زیاد بێ کەمتر پێویستمان بە هاوردەی دەرەکی بێ و کەمتر پێویستمان بەوە بێکەوە بە دۆلاری هەرزان شت لە دەرەوە هاوردە دکتۆرە نەرمین چی بڕیار لەسەر دیاریکردنی بەهای دۆلار دینار بەرامبەر بە دۆلارەدات ئەو دراوەی کە دراونەختینەی کە دانراوە لە بانکی ناوەندی یاخود بودجە یاخود دۆخی وڵاتەکە یاخود حکوومەت خۆی بڕیار لەسەر ئەو دەدات کە چۆن باڵانسی ئەم نرخە بەرامبەر بە یەک ڕابگرێت دوو شت هەیە زۆر سەرەکی یەکێکیان ینی هەر بۆ زانیاری کە ڕوونی کەمەوە یەکیانەوەی بەهای دراوی هەر وڵاتێک ئێمە دراوی ئەم عێراقە دینارە بە کوردستانیشەوە هەمان درا بەکارێنێ بەهای هەر دراوێ واتە هێزی کڕینەکەی واتە چەندێک لە بازار هاتوانی بەو دینارە شت بکڕین ئەتیما دەکاتە سەرەوەیکەوە چەندێک شت لە بازارە هەیە لە بەرامبەر بۆیکەوە چەندێک خەڵک پارەی پێ ئەگەر سەیری ئەم دوو کوتلەیە بکەین ئێمە کوتلەیەکی پارە لەگەڵ بڕی شمەکە ئەو شمەکەی لە بازارە هەیە بڕەکەی ڕاستە زۆرە بەڵام بە زۆری کاڵای هاوردەیە ئەم کاڵا هاوردەیە بە دینار نەکردراوە بەچی کردراوە بە دۆلار کراوە کە مە ڕاستە حقیقەتی دووهەمە بە دۆلار کراوە دۆلارمان لەکوێ بووە لەو بەرهەمانەی کە بە دەرەوەمان فرۆشتووە ئێمە چیمان هەیە ئەیفرۆشین بە دەرەوە بەس نەوتی خاومان هەیە ئەیفرۆشین بە دەرەوە ئەو نەوتی خاوەش نرخەکەی پەیوەستە بە بازاری جیهانیەوە شتێک نیە لە دەسەڵاتی ئێمەیا بێت تەنانەت بڕەکەشی وەکویکەوە چەند ملیۆن بەرمیل ئەفرۆشین ئەویش بە پێر ڕێکخراوە نێودەوڵەتەکان و بە تایبەتی ڕێکخراوێکی وەکو ئۆپی کە تایبەتە بە وڵاتانی هەناردەکار و فرۆشیاری نەوتی خاو زیاتر تەحەکومەکە بەوەیکەوە هەر وڵاتی حسەی چەندێکی هەبێ بە کوردستانیشەوە کە فرۆشیاری نەوتە چەند ملیۆن بەرمیل یا چەند سەد هەزار بەرمیل بۆی هەیە بفرۆشە لە ڕۆژێکە کەواتە ئێمە حسەکەشی دیاری کراوە نرخەکەشی خواست و خستنەوەی بازاری جیهانی دەستنیشانیەکە بۆیە ئێمە ئەو کاڵایی بازرگانی پێوەکەین لەسەر ئاسی نێودەوڵەتی شتێکە بەشێکی زۆری کۆنتترۆلکردنەکەی لە دەسەڵاتی خۆمانە نییە لە کاتێکشە ئەمە تاکە سەرچاوی داهاتی ئێمەیە لەبەرەوە ئەم نرخەی کە یاخود ئەو داهاتی دەستمان نەکەوێت لە فرۆشتنی ئەم سامانەی کەوا هەمانە دواتر بەکارمان هێناوەتەوە بۆ کڕینی پێداویستەکانی خۆمان کە خۆمان بەرهەممان نەهێناوە هەر بۆیە ئەگەر بێت و نرخی ئەو دۆلارە گران بێ بەرامبەر بە دراوی نیشتیمانیەکە واکە ئەو کەلوپەلانەی لە دەرەوە هاوردەیەکەین گران بکەوێت لەسەر هاوڵاتی وەلام بازارە بە گران بفرۆشێتەوە کاتێکیش کە بە گرانە فرۆشێتەوە مانای وە هێزی کڕینی دینارەکەی ئێمە لاوازە بەواکە ئێمە بۆ پاریکەوە پێمانە شتێکی کەمتر بکڕین و خواستەکانمان کەمتر جێبەجێ بکرێت بە پێچەوانەکەشی هەر ڕاستە ئەگەر هاتو دۆلار هەرزان بکەین واتە بەهاکەی هەرزان بێ ئێمە بەو دۆلارە هەرزان ناتوانین شت بێنین لە دەرەوە و هەرزان بیفرۆشینەوە لە ناوخۆیە کە هەرزانیش بۆ توانین زۆرتر کەلوپەل بکڕین و خواستەکان مازیاتر پڕکەینەوە ئەمەیە کە بەهای دینار بە دۆلاری پەیوەست کردووە بە یەکتریەوە لە عێراقا چونکە ئێمە وەکوتم
وڵاتێکین بەشی هەرە زۆری پێداویستەکانمان لە دەرەوە هاورداکەین خۆمان بەرهەمی خۆماڵیمان زۆر لاوازە سەیری بازار کە سادەترین پێداویستەکان لە دەرەوە هاوردەکراوە لە وڵاتانی دراوسێەوە هێنراوە ئێمە خۆمان وڵاتێکی زیاتر بەکاربەرین بەرخۆرین ئەو پارەی کە دەستمانەکەوێت لە داهاتی نەوتی خاوە بەشێکی زۆرمان موچەخۆرین و ئەمە ژوای کردووە کە بەرهەمهێنان لە کارتەکانی وەکو پشتتوکاڵ و پشەزازی و کە بەرهەمی کاڵاییان هەیە کەمتر بێ و ئەوانەی کە کارەکان لە دامودەزەکانی حکوومەتە مەعاشخۆرن ئێمە بەرهەمهێنی خزمەتگوزارین یعنی خەدەمات بەرهەمهێنین کاڵا بەرهەم ناهێنین بەڵام ئێمە خۆ پێداویستەکانمان تەنها خەدەمات نییە بەڵکو پێداویستی سەرەکیەکانمان لە جلوبەرگ و خواردن و واستنەوە هەمووانی کە بەشی هەرە زۆری پێداویستی کاڵان کە ئێمە لە دەرەوە هاوردەیانەکەین و بە دۆلار هاوردەیەکەین هەر ئەمەشەوە کات بەهای دینار بە دۆلار وابەستە یەک ببێن لە وڵاتێکی وەکو عێراق. دەستخۆش دکتۆر نەرمین معروف شارەزای بواری ئابووری زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادەبووی سپاس بۆ وەڵامدانی پرسیارەکان خێر بیت خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێت.